چونا لسر یک تکرا پسکلیت شارزایکی باش دخوازه لی کسکی دیواری دا ریکورد ایرانه لسر ناوی خود تومار کریه و دبیجه من rekordeke cîhanî jî şikandiye. لە ساڵی 83ەوە کاری دووچەرخە سەواریم دەست پێ کردووە و تەکسەڕق بە دووچەرخە کار دەکەم. ڕکۆردداری میلی ئێرانم و هەروەها ڕکۆردی جەهانی گینێسیش کە لە کتابی گینێسدا تۆمار کراوە بەدەست منەیانی دەتوانم بشکێنم نێم لە کتێب گینێسدا تۆمار بکەم. ئاخرین ڕکۆردی مەسافەتم 45 کیلومتر و 220 متر لە ماوەی 3 ساعات و 15 دقیقەدایە و هەروە ئەو کەوە ڕکۆردە لە مؤسسەی سەوتی ڕکۆردهای میلی ئێراندا سەپت کراوە. ئاوات ڕەشید خەڵکێ باژارێ سەرتەشت یە گرێدای پارێزگەها ئورمیەیە باجارۆکێ کۆ پێویستیە گونجاوی بۆ سپۆرە لێ نینە لێ ئاوات بە ئەنجامدانا ڕاهێنانên زێدە û xwemedîkirinê karî diwarê piskilêtê da asteke bilind li dev xwe peyda bike û ew dixwaze rêkorda cîhanî li ser navê xwe tomar bike lê vê yekê jî pêwîstiya wî bi alîkarî û pêştevaniyê heye. خەوە تا ئێستا نەمتوانیوە ڕکۆردی جەهانیەکەم لە کتابی گینەسدا سەپت بکەم بەهۆی نەبوونی ئیسپانسەر و هیچ حیمایەتێک کە لێمان نەکراوە. بۆیە میش داواکاریمەوەیە کەسانێک کە دەتوانن ببن بە ئیسپانسەر و ئەمە ساپۆرت بکەم کە بتوانم ئەو ڕکۆردی لە گینەسدا سەپت بکەم دەستیان بۆ درێژ دەکەم و داوای هاوکاریان لێ دەکەم. هەرچەند بە تازەگیهاش ڕئیسی هەیەتی دووچەرخە سەواری وستانی ئازەربایجانی غەربی ئاغای ئەسەدی ئیسپانسەرێکیان بۆ پەیداکردین بازاری ئازادی ماکۆ و فدراسیۆنی دووچەرخە سەواری وەزارەتی وەرزش و جەوانانی ئێرانیش قەرارە حیمایەتمان لێ بکەن بەڵام جارێ ئەو شتە ڕەسمی نەبووە ئێستا شەر بێ ئیسپانسەرم و ئەو مشکیلەم هەیە. ji bo gihîştina armanca xwe awat hinek caran bi dehan kîlometren di navbera bajaran de derbas dike û li gorî wî ji ber kîmiya karînan cihê rahênanên wî zêdetir li ser cadeyên serteştê bûye tevî van pirsgirêkan ew her berdewam e li ser armanca xwe û çavên wî li wê yekê ye ku navê xwe di pirtûka Guinness a cîhanî da tomar bike.